ئەنجامدانی گۆڕانکاری لە سیستەم و ئامێرەکانی پەخشی کەناڵە ناوخۆییەکان نیگەرانی بەشێک لە هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە. بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوەی هەرێمیش ڕای دەگەێنێت بە پێی ڕێنماییەکان و بە لە بەرچاوگرتنی باری دارایی هاوڵاتیان مۆڵەتیان بە کۆمپانیەکانی فرۆشتنی پەخشی کەناڵ ناوخۆییەکان داوە کە گۆڕانکاری لە سیستەمی پەخشکردنیان ئەنجام بدەن. ئەو سیستەمەمان ڕاگرت پێمان ڕاگەاند ئەو سیستەمە پارەی ئامێرەکە زۆرە لەو کاتێک قەیرانی داراییە کە $9 بوو. ئێمە مەرجمان بۆ دەناگوتمان ئەگەر ئەو سیستەمە پەیڕۆ بکەیت دەبێت نرخی ئامێرەکە دابەزێنی. یەکەم جار ڕاگرێت دووەم جار ئەگەر ئەو سیستەمە پەیڕۆکەی دەبێت نرخی ئامێرەکە دابەزێنی. ئەو نرخی ئامێرەکەیان دابەزاندووە بۆ 39,000 دینار لە $9 بۆ 39,000 دینار. ئێستا خەریکن لە سنتەری هەردوو پارێزگاش پەخشەکەن. کۆمپانیای میکس میدیا لە سنتەری شاری سلێمانی و هەولێردا گۆڕانکاری لە سیستەمی پەخشەکەیدا کردووە بۆ مەبەستەش ئامێرێکی نوێی خستووەتە بازارەوە. بەڕێوەبەری کۆمپانیاکەش لەبارەی نرخی ئامێرەکە و شێوازی کارکردنیەوە ڕای دەگەێنێت. ئەو کەسانەی پێشتر بەشداریان لە کۆمپانیاکەدا کردووە خزمەتگوزاریەکانیان بۆ دەمێنێتەوە و کارکردنی سیستەمە نوێیەکەش بە پێی پڕکردنەوەی باڵانس دەبێت. ئەمە ئەم پەخشی ئەم کەناڵانە لەمە دواتەنیا لەسەر سەری ئێمە ئەبینێت. ئەمە پێدانی دڵنیاییە بە هاوڵاتیان بۆی بە کوالیتیەکی باشتر و بەداوتر و بێپسان سودمان بە پەخشی کەناڵ ناوخۆیی. ئێمە لەسەر فۆرمی فرۆشتنی ڕسیڤەرەکان نووسیوانە 39,000 نابێت نە گرانتر نە هەرزانتر بفرۆشرێت نرخی خۆی بفرۆشرێت. ساڵانە هاوڵاتیان بۆ بینینی پەخشی کەناڵە ناوخۆییەکان زیاتر لە 100,000 دینار خرج دەکەن. بە وتەی فرۆشیارەکانی ئامێرەکانیش کۆمپانیاکان گرنتی ئامێرەکانیان ناکەن و بەو هۆیشەوە بەشێک لە ئامێرەکان لە کار دەکەون و قەرەبووی هاوڵاتیانیش ناکرێتەوە. خەڵک داوای زەمانەکە. ئەم شەریکەیەکە خۆ معتەبەرە تقریبا 3 ساڵە ئیشەکە. ئێمە 3 ساڵە جیهازەکەی فرۆشین تا ئێستا یەک کەسێک تووشی زەرەر نەبووە لێی. بەڵام ئیتر جیازمان فرۆشتووە زمانی هەبووە تا ساڵێک بۆ خەڵکیان گۆڕیوە لە دوای ساڵەکەەوە سوتاوە کابرا بێ فڕێ بە کە بۆی چانە بۆ بێ فڕێ بە شەریکە هەر ئەوەنە تەحملی مەسئولیەتەکە تا زمانەکەی تەواو بێ. ئەم جیازە تازەش زمانی نییە هیچیان هەر بێ زمانە هیچیان زمان نییە کەسەکە خۆی بەرپرسە لە زمانەکەی. بە پێی ڕێنمایی و یاساکانی حکوومەتی هەرێم ڕێگە بە چەند کۆمپانیایەکی تایبەت دراوە کە کاری فرۆشتنی پەخشی کەناڵ ناوخۆییەکان ئەنجام بدەن. بەڵام بە پێی وتەی فرۆشیاران و هاوڵاتیان بەشێک لەو کۆمپانیانە بە پێی یاسا و ڕێنماییەکان کار ناکەن و حکوومەتیش لێپێچینەوەیان لەگەڵدا ناکات. بەو پێی بەشێکی زۆر لە ئامێرەکان لە کار دەکەون یان کێشەی پەخش و وەستانی سیستەمەکەیان بۆ دروست دەبێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.